سڵاوی خۆی گەورەتان لەبێت لە پرۆگرامی ئەم جارمدا باس لە پرسی گەنجەکەم گەنج ئەو چینەیە کە ڕۆڵێکی گرنگی هەیە لە بنیانان و داهاتوێکی باش لە کۆمەلگادا گەنج بە هیواوە ئەژی و کار دەکات بۆ بنیانانی هیوایەکی باش و خۆشگوزارانی بۆ خۆی بەڵام لە کۆمەلگای کوردی ئێمەدا ئەم مافەی لێزەوت کراوە ئەمڕۆ لە پرۆگرامەکەدا باس لەو پرسە دەکەین و چەند گەنجێکمان بانگێش کردووە بەخێربێن دوو میوانی سەرەکیشمان لێرە ئامادەن مامۆستا عوسمان مامۆستای ئاینی و دکتۆر عەبدولقادر پسپۆر لە بواری دەرونی و کۆمەڵناسی بەخێربێن سەرەتا ئەچمە لای ئەم گەنجانە خاتو بەیان وەکو گەنجێک کە ئەگەر لە هەر کۆمەڵگایەکی تردا بیت ومێدێکە پێبەخشن بۆ بنیانانی باشترکردنی خۆشگوزارانی خۆت و داهێنانێ بکەیت بەڵام لە کۆمەڵگای ئێمەدا ئەم مافە لەو زەوت کراوە سەرەتا سوپاس گەنج لە وڵاتی ئێمەیە تووشی ناومێتێکی زۆر ئەبێ تووشی ڕەشببینێکی زۆر ئەبێ بە حکمی ئەوەی کە خوێندن تەواوەکە یاخودەوانەی کەوازیش لە خوێندنە هێنن هەلێک نایەتە بەردەمیان کە بەهۆیەوە ئایندەیەک بۆ خۆیان دروست بکەن هەر ئەم هۆکارشەکە لە ئێستاە بەهۆی ئەو قەیرانەوە کە ڕوویاوە لە وڵاتەکەمانە بۆتە هۆی ئەوەی کە زۆربەی گەنجەکانمان ڕووبکەنە دەرەوەی وڵات ئەمەش بۆتە هۆی دابەزاندنی ڕێژەی گەنج لە وڵاتەکەمانە لە ئێستاە لەسەر ئاستی جیهانیش 71 ملیۆن گەنج بێکارن بەهۆی ئەم ئاڵۆزیانی کە لە وڵاتانی عەرەبی بەتایبەتی ڕوویاوە گەنجەکانیان یاخود ئەنێردێن بۆ شەڕ یاخود ڕوەکەنە وڵاتانی دەرەوە بۆ ئەوەی ئەو ئامانجانە ئەو ئایندە ڕۆشنەی کە هەیەە کە ئەیانەوێت بۆ خۆیانی دابین بکەن لێرەشا ئەم وڵاتی ئێمە بەتایبەتی زیانێکی زۆری پێگەیشتووە چونکە ئێمە کە خوێندن تەواوەکەین بەڕاستی هەمووی هەوڵ ئەیات کە حکومەت دای بەجارە واز لە خوێندن بێنین گەنج چۆن بتوانێت ئەم مافە بەدەست بێنێتەوە کە لێ زەوت کراوە بەتەکیید گەنجیش هەوڵدانی خۆیە بەڵام لەگەڵ هەوڵدانی خۆشی پێویستی بە کەسێکەیە کە پاڵپشتی بکات ئەو پاڵپشتیش یاخود دەبێت حکومەت بێت یاخود دەبێت لایەنێکی پەیوەندیدار بێت کە لە وڵاتی ئێمە با بڵین لاوازە هەرچەنە ئێستا هەوڵێک بۆ نۆژەنکردنەوە هەوڵێک بۆ پەرەپێدانی توانەکانی گەنجان لە گەڕایە بەڵام ئەوەش نییە کە بڵین هەموو گەنجان بگرێتەوە بەڵام هیوادارین کە بتوانرێت گەنجان ناومێد نەکەن ئەچنە لێ کاگەڕێبوار تۆکو گەنجێک ئەگەر هەمان سوال ئاڕاستی تۆ بکەم جواب بچێ بۆ ئەو سوالە زۆر سپاس بۆم دەرفەتە سەرەتا ئێمامانەوێت گەنج بناسیین چەمکی گەنج چییە ئەتوانین گەنج لە هەموو کۆمەڵگەیەکە بەدەرنی لە هەموو شتێکی نامۆنیە لای ئێمە گەنج ئەتوانین بڵین گەنج ئەو چینە ئەو توێژەیە کە لەسەر جەمبوارەکانی کۆمەڵگە دەستکراوەوە توانێت زۆر شکا لە ڕێی عەقڵی جەستەیی توانایی دەرونی کۆمەڵایەتی ئابووری ئەتوانین جەست لە ئەتوانی سوود لە گەنج وەربگرین بۆ هەموو بوارەکان بەڵام بەداخەوە لە کۆمەڵگەی کوردی ئێمەدا گەنج پەراوێز خراوە ئەو گەنجشی کە تۆزێک ئەتوانی شتێکی پێ ئەبێ سەر بە لایەنێکی دیاریکراوە بێت سەر بە حیزبێک بێت ئەمە کۆمەڵێک هۆکارێک ئەتوانێت لە وڵاتی ئێمە گەنج کەپت بکرێت توانین گەنجە وڵاتە جێبێڵە کۆمەڵێک هۆکارمانەیە کە گەنج ئەو توانە و جەست و تاقی هەیەی لە کۆمەڵگەی کوردیدا ناتوانێت بەکاری بێنە ڕاستیەکەی کۆمەڵی حیزب دەستی گرە بەسەر گەنجە ئەبێ سەپێنراوبی ناتوانێت گەنج سەر بەخۆشکە بێ ئیش بۆ لایەنێکی سەر بەخۆ لە بەرژۆنی لایەنێک بکە بەڕاستی گەنجیش لە هەموو کۆمەڵگەیەکە ئەم شتی پێ قبول ناکەی بەڵام کۆمەڵێک گەنج پێ قبولەکەوەی دەستەمەی کۆمەڵک حیزبە گەنج بەم شێوازە ناتوانێت ئەرک و مافەکانی بەڕێوە بارێت تاکەواتە لە کۆمەڵگەی کوردیدا بەس حیزب کاریگەری هەیە لەسەر ئەو باردۆخێکە لە ئەمڕۆی گەنجە هەیە یاخود گەنجش خۆی کاریگەری هەیە کە ناتوانێت ئاماجەکانی خۆی بەدی بێنێ یان گەنجەکە بێ ئومێد بووە ئەڵە خۆ من ئەگەر تەخەڕوجیشکەم هە لە ماڵەوە دانیشم ئەمە چۆن بتوانین ئەم گەنجە ئومێدێکی پێ ببەخشین بەڕێز خۆی شتەکە دوو لایەنەیە حیزب هۆکاری سەرەکیە حیزب هۆکارێکی سەرەکیە کە دەستی گرتووە بەسەر گەنج و پیر و هەموو لایەکمە بەڕاستی بەڵام هەنێک گەنجیش خۆی کەم توانایە بەڕاستی ئەتوانین ئێمە بەدەر ئەتوانین بۆ خۆمان ئەتوانین ڕێکخراوێکمانێ بێ شێوازێک بە شێوازەکانی ڕێکخراوێکدا بێنی کۆمەڵێک بەڵام خۆ ڕێکخراوی گەنجانمان هەیە ئەوەش گەنجی گوت هەمووی بێ ئومێدە بەڕاستی تۆ کۆمەڵی ڕێکخراودا منێک هەموو ڕێکخراوەکە بەسەر بە حیزب بن هیچ ڕێکخراوێکم پێڵێ کە بێلایەن بێت لە کۆمەڵگەی کوردیا بڵێ سەر بە هیچ لایەنێک نییە بەڵام شتی بێلایەنمان نییە تیاکێکە لەو مؤسسانەی کە ئومێد ئەبەخشێ بە گەنج ئەگەر ئێمە حیزب وەکو هۆکارە دارین بۆ ناومێدی گەنج ئەمە نابێتە هۆکارە چکە حیزب لە هەموو وڵاتانە یەکێکە لە مؤسسەکان کە ئومێد دەبەخشێ بە گەنج لە وڵاتی ئێمە بۆچی نەیتوانی ئەم کارە بکات ڕاستە حیزب لە هەموو کۆمەڵگەیەکە حیزب هۆکارێکە بۆ پێگەیاندنی گەنج بەڵام لە کۆمەڵگەی کوردی ئێمە
حزب ئەو گەنجە ئەو ڕێکخراوە کۆمەڵگەی بۆ خودی خۆی بۆ خودی شخصی حیزبەکە خۆی بەکارێنێ بۆ کۆمەڵێ مەرام و مەهامی خۆی هەیە نایڵێ ئەو گەنجە ئەو زە و توانە و تاقەی هەیە سەرفی بکابێ ئللا لە مەرامی خۆی ناتوانێت لە ڕێڕێی ئەو بە دەرلا بە دەمە کۆمەڵی هۆکار لەمانە بۆیە گەنج بێ ئومێ دەبێ و سەرنجام وڵاتە جێڵێت ئەو توانە و تاقیشی هەیە سەرفی ناکە ناتوانێت چ بکات لەم کاتە حەلی چییە کە دەتوانیت هیچ شتێک بکەیت کە تۆ دەتوانیت حکومەت یان حیزب مافەکەی لە گەنج زەوت کردووە خۆی زەوتی نەکردووە 100% من ئەوڵ دەوتم شتەکە دوو لایەنێ هۆکاری سەبەبی حکومەت و حیزبە ئەمجا بەڕادەیە کەمەکوێ لەسەر خودی گەنجەکە خۆی بەڕاستی کە هەوڵ سیر ئەەکەیت گەنجێک تەخەڕوجەکات سەیری پرۆژەیەکی هەیە ناڵن تۆ پرۆژەکەی بدە چەند لایەنێک لە ئێمە شێوازەکەیت ئێمە هۆکارەکەیەتی تۆ ئەگەر دیقەت بێ لە کۆمەڵگەی کوردی ئێمە کە گەنج تەخەڕوجە یەکسەڵی حکومەتدان بمەزرێنێ ئەمە حکومەت ناتوانێت لە هەموو دیناشتیوانە بووە کاتی تایبەت دێ بەڵام لا ئێمەش کەری تایبەتی زەوت کراوە بڕۆ کەری تایبەت و کۆمپانیەکانی هەمووی حیزبە بەدەر کۆمەڵێک کەسی زۆر کەم هەیە لەم بابەتە کە بتوانێت کۆمەڵێک مەهامی هەبێت ئللا سەر ئەنجام سێرێکی ئەو سەرمایهداری سەر بە مەسئولێکە سەر بە حیزبێکە وای لێگا سەر ئەنجام هەر ئەدواتەوە خاڵی سفر تا هەموو هۆکارانەی کە گەنجی کورد ناومێدە حیزب و حکومەتە 100% من بەڕێی من حکومەتە دەست خۆش بێت زۆر سپاس کاکارزان تۆ و نابینایەک وە خەریجی کۆمەڵ ناسیشیت ناومێدی لە حکومەت یاخود ناتوانانی ئاوات و ئامانجەکانی خۆت بەدیبێنی بەڵە سەرتا زۆر سپاس بۆم دەرفەتە ئەگە بە شێوازێکی گشتی سەیری گەنج بکەین لە هەرێمی کوردستاندا ئەبینین ئەو هۆکارانی کە ئەگە بەر لەو پرسیارە وەڵامێکی فەزای عامی گەنج بینەوە ئەبینی بە شێوازێکی گشتی ئەو زەمینە سازی کە لێرە هەیە ئەو پارت و لایەنە سیاسیانی کە هەن ئەو سیستەمە سیاسی کە لە وڵاتە هەیە بە شێوازێکی گشتی سیستەمێک نییە یان کۆمەڵک ناوەندی زۆر باش یان ئەم حیزبانی هیچی بە شێوازێک نین کە دڵسۆزی هەم گەنج هەم میلەتەکە بن چکە دەبینی لە سیستەمی سیاسی وڵاتدا دەبینی کۆمەڵک زانکۆ بەوێ بەرنامە کۆمەڵک کەسی زۆر وەردەگرێت لە هەمان کاتیشە دوای ئەوە سەرێکی پێویستی بەم کەسانە نییە سەرێکی لێرە خوێندنی پیشەی نییە تۆ لەکە بوارێکدا پێویستت پێوێ بە کەسێکی پسپۆر فەرم بە شێوازێکی پیشەی ڕایبێنە بە هەموو کەس نەڵێت تۆ بۆ قانون و هەندەسە و نازانم چی کە لە هەمان کاتیشە بەشێکی زۆری دواترە بێت دانیشەوەم کۆلێژانە بەرزیش کراون تۆ لە ماکەتیشە بەشێکیان پێویست نی یان سەرێکی قانون سیاست دوای ئەوەیەتەوە ماڵە و هیچ شوێنەگۆری ناگرێت و گەنجیش ناڕازیە و ئەڵێ حکومەتەکەەوە کە تۆ لە کاتێکە سیستەمت نەبوو ناتوانیت ئەوانەی کە هەن جێبەجێ بکرێت و بای پێویستی سوودی لێوەرگری یان بە شێوازێکی تر دەبینیت حیزبە سیاسیەکان هەمویان بانگەشەی خزمەتگوزاری و پەروەردەکردن و گەنج و سەرێکی بەڵام لە هەر لێیشیشیان ڕێکخراوێک یان کۆمەڵێک دەستگای تایبەت بەخۆی بۆ کۆمەڵە گەنج کردو کە بەو شێوازە پەروەردەیەکە ئەگەر گەنجێک سەر بە ڕوتێکی سیاسی وانە بوو ئەمە چی ناکرێت تۆ لە چوارچەوەی ئەمە دەکاری و پەروەردە سیاسیانی ئەمە بۆ هەموو حیزبە بەناو ئەلمانی کە بەداخۆنیمانەوە بەناو ئیسلامیانشی کە کردنەوەی زانکۆ لە هەموو وڵاتێکە یەکێکە لە هۆکارەکانی زیاتر گەشەکردنی گەنج ڕۆشنبیرکردنی گەنج بەڵام لە وڵاتیمە بۆ ناتوانێت ئەو ڕۆڵە ببینیم لەگەڵەشە ڕۆڵێکی سلبی بینیوە گەنجێکی زۆر بێکار کردووە ئەزانێکی خۆی خوێندن یەکێکە لەو کۆڵەکە ئەساسیانی کە مرۆڤ بناغەیەکیاتێ بۆی کە بتوانێت خۆی پەروەردە بکات چونکە خوێندن بە تەنیا بڕینی قۆناغەکان ئەمە ناکاتەوەی کە تۆ کەسێکی سەرکەوتوو لێ هاتوو بوویت بەڵام ئەو شتێک کە خۆت حەزت پێیەتی ئەکرێت لەو بوارە پەروەردەکەن و ڕاتبێن و دواتر لە کای کۆمەڵاتیەکانە سوودت لێوەرگرنەوە بۆچی لە وڵاتی ئەمە زۆربەی کات خەڵک هەوڵی دامەزرانە بۆمانێک کە ئایندەیەشی هەبێ بەڵام سەرەکی کەرتی تایبەت کەنە ئەگەر تۆ بیت هەموو خزمەتێک بە خزمەت وەرگری بۆ کۆمەلگاکەت دواتر لە هەریشە لەو کەسانی کە ئەڕاتە ئاخر و تەمەنێکی ئەبێت و خانشین بێ و سوودی لێوەرگریتەوە کەواتە هەموو خەڵک نایە بەم شێوازەوە ئەگەر تۆ بیت بەس پشت بە هەناردەکردنی کۆمەڵکشن و کۆمەڵگەیشی بەکاربەر نەبێت و هێزی کار لەناو خۆدا بکەیت سەرێک و سەرمایە گوزاری هەر لەناو خۆشتا بەکارێتەوە و بەس گەنج خۆی ئەوە کارێک نییە بۆ ناومێت بوونی خۆی گەنجێکە جامیعەن تاواکە بۆچی لە ماڵەوە دانیشن دەستی کارمان زۆرە ناتوان ئەڵێ یاخود بە کۆلێژێکی بەرز تاواکان پێی ئەیبەیان پێی شەرمە بچە ئیشە بکات بەدیوەکە ئەمە ڕاستە چکە لای ئێمە کولتوری ئیشکردن کولتورێکی شەرەفمەندانە نییە وای لێ هاتووە هەندێک ئیشی زۆر دیاریکراوە و مەحدود نەبێ و کەسە بە عیبێزانێ بەڵام سەرێکی لێرە ئەڕوات هەزاران میل لەگەڵ ژیانی خۆیان شەڕەکات لە ماگەش هەبێتە قاپشۆرێک پاکەرەوەیەک نازانم چێک بۆ لەبەرەوەی کە وڵاتەکە ڕێز لە کارەگرێت کاری لا شەرەفە نەک ئەوەی کە کۆمەڵک
ڕووکەش و کۆمەڵک ئەمتیازاتی مادیان کۆمەڵک شێواز کە ئەگەر پارێکی زۆر ناشەرەفمەندانش بەدەستبێنێت ئەوە بە شتێکی شەرەفمەندەزانێت کۆمەلگا تەسیری هەیە ناومێد بوونی گەنج بەدڵنیاییەوە چکە تۆ سیستەمی وڵاتەکە دەوربینێت گەنج ڕاستە خۆی هۆکارێکە بەڵام زەمینە سازیش ئەو کەسانی کە بە حساب پسپۆڕن و خاوەن فکرەی باشن و خەبیرن تۆ بە سیستەمە داڕێژی کە تۆ یاسایەکن نەبوو کە تۆ زەمینە سازیت نەبوو کە تۆ گەنجت پێپەروەردە نەکرا کەواتە تەواو تۆ ناکاتە ئەوەی کە تۆ بتوانیت کۆمەڵە کەسی زۆر باش بەرهەمبێنیت و سوود هەم لە تاقە و توانەکانی خۆیان وەگرێتەوە گەنج هەم سوودێک بە ئایندەی کۆمەلگای ببەخشێت سێک دەبینی خۆناغێکی ناومێدی زۆر بێمانە هەیە لە وڵاتەکە دەبینی وڵاتێکی هەژار نین ئەگە هەر تەنها بە گەشت و گوزار بێت ئەم هەرێما توانێت خۆی بژێنێت ئەگەر نەوت و نازانم گوێ بەدانێوەڵە و چی و چیش نایەت دەست خۆش بێ کاکارزان کاکشوان چۆن بتوانم گەنجێکی سەرکەوتوو ئامادە بکەم بۆ داهاتووی ئەم وڵاتە بەڵێ سەرەتا بەناوی خۆی بەخشندە و میهرەبان دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم یەکەم جار پێویستە گەنج خۆی بدۆزێتەوە ئەنج ئەو کاتە ئەتوانێت کار لەسەر کۆمەلگا بکات لەم خۆ دۆزینەوەیشە پێویست ناکات پشت بە هەموو کەس بەستێت چونکە هەموو کەس پشتی گەنج نییە ئێمە مەسەڵەن ئێستا لە کوردستان حکوومەتێکمانەیە حکومەت نەک پشتی گەنج نییە پشتی کەس نییە با ئێمە واز لە حکومەت و حیزب بێنین ئێمە باس لە گەنجەکەین دوایە مەسەر ئێمە باسی کۆمەلگامان کرد کۆمەلگاش حکومەتی بەشێکە لە کۆمەلگا بەتەکید بەس گەنج خودی خۆی گەنج ئەڵم ئەو ئایدیا و ئایدۆلۆژیای کە هەیەی من لە کۆمەڵ لە حیزب و حکومەت جارێ ئێمە دەرەوە ئەمێ لەگەڵ ناخی گەنجابم سەرتا وتم پێویستە گەنج خۆی بدۆزێتەوە مەسەڵەن تەلەبەیەکی زانکۆیە زانکۆ تەواوەکە لە بوارەکەی خۆیە پێویست ناکات دانیشێ چاوەڕێ بکات مەسەڵەن دام بمەزرێت پێویستە کا بچێ کارێک بکات بۆ خۆی لە بوارەکەی خۆیدا خۆ کار نەبراوە پێویستەکە گەنج لەم بوارەیە خۆی بوارەکەی خۆیان ئیشکەمە بەڵێ ئیشکەم نییە بۆ هەج بوارێک قابلە بە خۆڕایی دانراوە لە زانکۆ هەج بوارێک ئیشێکی هەیە ئەتوانێ و ئیشە بکات سەرەتا مەسەڵەن ئەو ئیشە ئەکات لەوە بەسەرکەوتوە زانین کرد بەس لە بوارەکەی خۆی ئیش نا مەبەستمەوەی خۆی بدۆزێتەوە گەنجەکە چاوەڕێکی کەسی تر نەکات هەوڵ بدات زۆر باشە دەست خۆش بێت دوای ئێمە وڵاتان ئەچمە نامیوانە بەڕێزەکان مامۆستا هەج کۆمنتێک لەسەر قسەکانی ئەم گەنجانە ئەگە هەت بێ بەناوی خۆی گەورەی مهرەبان دیارە سەرەتا ئەو بەڕێزانە ئاماژەیان بەوە کرد کە گەنج وەکو کاگڕێوار وتی گەنج خۆی بناسێەوە گەنج چییە تعریف بۆ گەنج چییە ینی هەر کەسێک کە پێناسەی گەنجەکە گەنج لە کلمەی کوردیە لە وشەی کوردیە کە لاویە گەنج معنایەکی زۆر جوانی بە باڵا بڕاوە گەنج بە زێڕ و زی و سەرۆت و سامان ئەوترێ ئەمەش لە کەسێکا کۆ ئەبێتەوە کە سەرەتای تەمەنێتی خاوەنی کۆمەڵە گوزە و توانایە کە ئەتوانێت بەکاری بەرێ بۆ بەدیهێنانی ئاوەتەکانی تێگڕا ئەو قسانەی ئەو بەڕێزانە کردیان ئەوەیە من لە چەند قسەیە کە کورتی ئەەکەمە ئەوش ئەوەیە هەموو گۆڕانکاریەکانی مێژوو لەسەر دەستی گەنجەکان کراوە لەوانەیە هەندێک خەڵکی بەتەمەن ئێستا بەم قسەیە تۆزە عاجز بێت بەڵام بەتەمەنەکان تەجربە ئەزمموی خۆیان ئەنووسنەوە ئیدەن بە گەنجەکان منەفیدن ئەمان کارکتەرن لە مەدانەکە ئیش ئەەکەن و تەجربە و ئەزمموی پێشووی بەتەمەنەکان ئەوەی کە ئەوان ئیسفادیان لێ کردو ئەمان ئیشی تیاکەن ئەوەی ئەوان تای سەرکەوتون نەبوون و زیانیان لێ کردووە وازی لێ هێن و دووبارەی ناکەنەوە ئەگەر بە دقیقیش تەماشا بکەین لە قورئانی پیرۆزە هەموو پێغەمبەران سەلات و سەلامی خۆیان لەسەر بێ هەمویان گەنج بوون هەمووشیان ڕابەری گەل و نەتەو شوێنەکەی خۆیانیان بوون شوێنی خۆیان بوون لەو پێغەمبەرانەی کە لە قورئانە زۆر باسییان کراوە مەسەلەن سەیدونا ئیبراهیمە خۆی گەورە بە فەتا ناوی ئەبا فەتا کەسێک کە سەرەتای گەنجایەتێتی فەتەی يذكر يقال له إبراهيم گەنجێکە کە شۆڕشێکی گەورەی کردووە کە بیر و باوەڕێکی خراپ و تەقلیدی یان بیر و باوەڕێکی خرافی لە ناو خەڵکە لە ئابا کێیە ئیبراهیمە سەلامی خۆی لەسەر بێت مەسەڵەن دوای دێت یەکی وەکو سەیدونا یوسف هەر لە گەنجایەتیەوە لە مناڵیەوە پاشان لە گەنجایەتیەوە گەورەترین شۆڕشێکی ئیقتصادی ئەکات لە وڵاتێکی وەکو میسرە دواتر مەسەلەن کە دێنە نزیکە بینەوە لە عەسری پێغەمبەری ئیسلام لە عەسری بەعثەتی پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام کۆمەڵە گەنجێکی وەکوی کە لە قورئانە باس کراوە لە دوای با بڵێ سەیدونا عیسا دێن کە ئەصحاب الکەهفن
كخوای گەورە و پەروەردگار باسییان ئەکا ئەم حەسیبتە أن أصحاب الكهف والرقيم كانوا من آياتنا عجبا إذ أوى الفتية إلى الكهف کۆمەڵە گەنج بوون ئەو حوتن شەشن یا هەشتن یا هەرچەنێکن کۆمەڵە گەنجن گەورەترین شۆڕشێگەکەن کە لە دوای 300 ساڵ بەرهەمەکە ئەبینرێتەوە خەڵک لە ڕووی ئایدۆلۆژیا و عەقیدەوە چاوی ئەکرێتەوە کێ کردوێتی گەنج کردوێتی دوای بێنە ئەملاتر لە عەسری پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام لە عەسری ناردنی پێغەمبەر سەڵات وسەلامی خوا لەسەر بێ خودی پێغەمبەر کەسێکی گەنج بووە لە کاتی ڕشد و پێگەشتنیە بووە کە تەمەنی 40 ساڵ بووە ئەگەر مەسەڵەن بچینەوە پێشتر سەردەمی سەیدنا عیسا تەمەنی لە 30ەکانە بووە 33 ساڵ یا کەمتر یا زیاتر بووە پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام هەموو ئەوانەی کە لە دەوری کۆبوونەتەوە کۆمەڵێک گەنج و لاو بوون و خۆی ئەفەرمێ حالفني شباب وخالفني شيوخ ئەوانەی کە پشتیوانیان کردم گەنج و لاوەکان بوون کەواتە ئەوەی کە دەور و کاریگەری هەبووە پاشان ئەصحاب ڕەزا و ڕەحمەتی خۆیان لەبێ هەمویان بە تەمەنترین کەسێکیان لە ناویاندا خودی پێغەمبەر بووە عەلەیهی سڵات وسەلام کە خۆی تەمەنی چل بووە یان حەمزەی مامی بووە کە هاوتەمەنی پێغەمبەری خوا بووە عەلەیهی سڵات وسەلام هاوڕێی شیری بووە برای شیری بووە مامی بووە هەم برای شیری بووە کەواتە لە سەرەتای دەستپێکردنی هەموو شۆڕشەکانە لە سەرەتای و کاتی بنیادنان و برەودان بە شۆڕشەکانە هەموو گەنج بوون کەواتە ئەوەی ئەو گەنجانەیڵێن حەقی خۆیانە کە مەسەلەن بۆ نمونە داوای مافی خۆیان بکەن حەقەکانی خۆیان بیانەوێ بە چاوی خۆیان بیبین بەرجەستەی بکەن بەڵام نقطەیە کە زۆر گرنگە من بیکەمە خاڵی کۆتایی بۆ وەڵامەکەی جەنابەت ئەوەیە گەنج ناکرێ و نابێت چاوەڕێی دەستی خەڵک بێ چاوەڕێ بێ فەرمووی لێ بکەن بەسەراحەت لە هەموو کارە کارچەند من وەکو مامۆستایەکی نێڵم چ لە کای اقتصادیە چ لە کای سیاسیە نابێت چاوەڕێی فەرمووی خەڵک بکات دەبێت سنگی بێرێتە پێشەوە وجودی خۆی ئیسپات بکە بڵێ هەم مامۆستا کە هیچ ئالەتێکی لەبەر دەستان نەبێت ئەو گەنجە چۆن ئەتوانێت چاوەڕێی دەستی خەڵک نەکات یعنی ئەگەر ئێمە تەماشا بکەین لەو فەرەزنا ئەگەر هیچی چیژ نەبێ بێ خۆی حسابیەوە بکات کە ئەم گەنجە تاقەیەکیە ئەوەی بەمەکرێ بە پیرێک ناکرێت تازە ناتوانێت شەو ڕۆژ بخاتە سەرێک بەس گەنجێک دەتوانێت مدەیەکی زەمەنی خۆی دروست بکات پێشان خۆی دروست بکات و کاتە ئەتوانێت ئەو مەبدەئی کە هەیەی بە مروری زەمەن ئاخر خۆ بە شەو ڕۆژێک تۆ ناتوانێت هەموو گۆڕانکاریەکان بکەیت خەڵکی وایە دوای 20 ساڵ دوای 30 ساڵ بەرهەمی ڕەنجی خۆی بینێتەوە لەبەرەوە دەبێ تەنها چاوەڕێەوە نەکا حکوومەت ئەوەی بۆ بکە حکوومەت لەوانەیە ممکنە ئێستا نەیەوێ بیکە بەڵام ئەم بیر لەوە بکاتەوە بۆ داهاتوو ئەم سەرۆکی حکومەتە ئەم سەرۆکی وڵاتە ئەم سەرۆکی پەرلەمانە ئەم وەزیرە ئەم مدیر عامە ئەم چییە کاتە خۆی بۆ خۆی ئیشی بۆ بکات دەست خۆش بێت کار دکتۆر گەنج چییە یان زیاتر چی تەمەنێ بە گەنج دایاندرێت بەڵێ طبعا تعریف بۆ گەنج زۆر کراوە تعریفی سەقافی لەگەڵ تعریفی نەتەوە یەکگرتوەکان ئەلبەتە جیاوازی هەیە نەتەوە یەکگرتوەکان گەنجی بۆ طبعا ئەم تعریفە تقریبا تعریفێکی عالمیە پێناسەیەکی عالمیە بۆ گەنج لە تعریف و لە پێناسی نەتەوە یەکگرتوەکان ئەم گەنج بریتە لەو کەسەی کە تەمەنی لە نێوان 15 بۆ 30 ساڵە 15 بۆ 24 ئێستا و اقتراح هەیە بۆی کە بەرز بکرێتەوە بۆ 34 و بچێتە وەکو مامۆستا فەرمی و بچێتە 40 بەس ئەوەی کە تاکو ئێستا تەسبیت کراوە جێگیر کراوە بۆ تعریفکردنی گەنج کە من پێم وایە بێ ئجحافیش دیایە لەبەرەوەی کە لەوە ئاچێت نەزڕەیەکی تایبەت یا دیدێکی تایبەت کە دیدی غەربیە وەرگیرابێت و حساب زۆر بۆ کەلتور و سەقافەتەکانی تر نەکرابێت لە پێناسەکەیە بەڵام لە ڕووی سەقافیەوە لەوە چێت تعریفی گەنج لە وڵاتێکی وەکو عێراق بۆ وڵاتی وەکو ئەمریکا فەرق بکات سەقافەت ڕۆشنبیری کۆمەڵگەکان پێناسەی گەنجی شەگۆڕن ئێمە زۆر جارۆک و مامۆستا فەرمووی جاری وایە بە کەسێکەڵێن لە یەک کاتا بە کەسێکەڵێن گەنج کە بیدایەتی چوونە تەمەنی هەرزەکاریە و بە کەسێکی شەڵێن گەنج کە لە 40 نزیک بۆتەوە کەواتە وەکوتم ئەکرێت بارودۆخی یاخود ئەکرێت سەقافەتی کۆمەڵگە بە شێوەیەک تعریفیکە و لە ڕووی علمی و زانستی و بە شێوەیەکی کە تعریف کرێت و ڕێکخرا و منەظەماتی ئەوانەی کە موهتەمن یا گرنگی بە کاروباری گەنجێن بە شێوەیەکی کە تعریفیکە نەما وەکو تعریف وەکو پێناسە لە قسەکانی ئەم گەنجانە گەمان لێبوو هەمووی نائومێدێکی پێوە دیارە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە زانیی جارێ تاوان من پێشەوەی کە باسی ناومێدی گەنجەکان کەم ئێمە با گەنج هەر هەمووی نەخینە یەقال بەوە نەگەنج هەمووی ناومێدە نەگەنج هەمووی مەحروم و بێبەشە نەگەنج هەمووی با بڵێن چاوەڕێی باوکە و چاوەڕێی گەورەکان نشتی بۆ بکەین نەگەنج هەمووی خۆی ئیمانی بەوە هەیە و یاخود ئەو تاقەوتوانە وزەیی هەیە کە بە شێوەیەکی تیلقایی وەکو گەنج شت بکات نەگەنج هەمووی خێرە نەگەنج هەمووی شەڕ یعنی ئەکرێت گەنج تێکەڵێک بێت لەم شتانە
هەروەکو چۆن کۆمەڵگا تەمەەن هەموو کۆمەڵگەکانی دنیا بە کۆمەلگای ئێمەشەوە بریتین لە کۆمەڵک تاقە بریتین لە کۆمەڵک وزەیتر ئەم وزەیە بەشێکی مناڵە بەشێکی پیرە بەشێکی گەنجە بەشێکی ژنە بەشێکی پیاو سەبارەت بە با بڵێن گەنج لە وڵاتی ئێمە ناتوانین گەنج هەمووی بخینە یەک چوارچێوە بیخین یەک ئیتارەوە گەنج لە وڵاتی ئێمە تەسنی بووە یا با بڵێن پۆلێن بۆ چەند ئاست و چەند مستەوایەک ئێمە کۆمەڵک گەنجمان هەیە بەڕاستی ژیانێکەژین کە لەوە چێت مەلیک و پاشای وڵاتانی تر بەغیلیان پێبەرێت ژیانێکی ڕەفاه ژیانێک کە گەنجێکی زۆر کەم باشە ئەسە من پێتەڵم کە پێ ناچێت کەم بێت یەکەم دووهەمیش ئەوانە بوونە تەمای خێر بۆ کۆمەڵک گەنجیکە وەکوتم کۆمەڵک گەنجەن ئەگەر بیانێ بەیانی لە تاران و بەیانی لە بەیروتن سێ بەیانی لەواچێت لە بەرلین و لەندەن بن ئەمانە ڕاستەفیەیەکی کە من شەریحەیەکی کە من بە حرام لە وڵاتە خۆن بە شێویی نامەشۆ پارەی ئەم وڵاتە ئەدزن فرسەتی ژنهێنان فرسەتی سەفەر فرسەتی خوێندن فرسەتی ئیداری دەوڵەت و سیاسەتکردن فرسەتی تیجارەت ئەمانە هەمویان لە بەردەمیان ئاواڵایە ئەمە بریتە لە توێژێکی کە لە خوار ئەوانەوە لەو پاشماوانە خۆن بەڵام ئەمانیش هەر لەسەر حرام و لەسەر شتی نامەشروعکە لەمان بەجێمێنێت لەمان زیاد ئەمانە ئەو گەنجانن مەسەرەن بۆ نمونە لە وڵاتی خۆمانە و لە زۆربەی وڵاتانی تری دواکەوتووە ئەم گەنجانەی کە وەکوتم لە سنفی دوو هەمان ئەوانن کە لە ڕێی گەنجەکانی سەرەوە بەکارێنن لە مەجای اقتصادیە لە سە تادەیە درێ بەمان و ئەویکەی ئەوانەی سەرەوای خۆن منەظەمات و ڕێکخراویان بۆ دروستەکرێت باشە کەناڵی جۆراوجۆری خوێندنیان لە بەردەماکرێتەوە کەناڵی جۆراوجۆری کار و کەسابەتیان لە بەردەماکرێتەوە ئەمانە کارکتەری سەرچینین بەکارەهێنن بەشێکی تری گەنجانمان هەیە کە ئەمانە ئەو گەنجانن کە سەرۆت و سامان ئەو گەنجانن کە خۆیان وەکو بەشێک لەو برابەڕێزانە وتیان ئاعتیماد دەکەنە سەر خۆیان بە حکمی یەکەم لەواچێت لە باوچەوە سەرۆت و سامانێکی بۆ بەجێما بێت یا خۆی قودرەت و تااقەت و توانایەکی وای هەیە کە ئەتوانێت مەشروعێکی گەورەیە پرۆژەیەکی گەورەی اقتصادی و ئابووری گەورەیە بچووک دروست بکات ئەتوانێت خۆی بژێنێت و ئەتوانێت فرسەتی کار فرسەتی با بڵێن ژیان بە شێویی عام بۆ خۆی دروست بکات ئەمانە حەڵاڵ و زوڵاڵی خۆیانە ئافێتیان بێت جۆرێکی کرد لە گەنج هەیە ئەو گەنجانە بەڵام ئەمامۆستا گەنج هەمیشە وزە و تااقەتێکی زۆری تێدایە بەڵام کە باردۆخێکی گونجایی بۆ ڕێنەکەوێت چۆن بتوانین ئەم وزە و تااقەی خۆی بەکاربێنێت ئەزانی چۆنە خۆی تۆ گەنجمان هەیە ئەتوانێت سەفەرکە کۆمەڵێک باردۆخی بۆ هاتە پێشکە ئەتوانێت خۆشیەکانی ژیانی خۆی بگوزەرێنێ بەڵام گەنجمان هەیە ناتوانێت چون ئەم گەنجە وزەی تااقەتێکی زۆر لاواتە لەوش زیاتری تایە بێت ئێمەش باسی ئەوواکەین ئەمە ئێماڵین گەنج هەیە خۆی متەمەکینە وزە و تاقەی هەیە و تا ڕادەیەکی تر بە هەر هۆکارێک بێت دەرگایەکی بۆ کرێتەوە بۆ ئەوەی کە ممارەسەی با بڵێن ئەو وزە و تاقە و توانایی خۆی بکات ئەوەی جەنابەت باسێکی تەمان لە هەموو کۆمەڵگەکانی دنیای ئێمە بە کۆمەڵگەی خۆشمانەوە جارجار دیعاکرێت و لەوە چێت دێسە سنتەر هەبێ خەڵک بۆ مەجالە پێ بگەێنێت بوارێکی بواری تەنوی بەشەری پێوترێ بوارێکی بواری گەشەی مرۆیی پێوترێ بواری گەشەی مرۆیی باز لەوە کات تەمان ئەوەی کە جەنابەت باسێکی ئێمە بێت یەکەم تاقە و وزەی و تاقە و توانای کەسەکە متوربە بکەیت لەو بیئەیە لەو ژینگەی کە فراهەمەکرێ بۆ گەنج بۆ ئەوەی کە تعبیر لە خۆی بکات کورت و مختصرە بێ ئەو ژینگەی کە لە وڵاتەکانە هەیە بە وڵاتی ئێمەشەوە بتوانێت وزەی گەنج ئیستیعاب بکات بتوانێت وزەی گەنج بگرێتە خۆی وەگەرنا ئەو گەنجە ئەگەر کەناڵی مەشروع ڕێکوپێکی بۆ نەکرێتەوە ئەگەر بەڕێی باشە نەبرێت ئەگەر لە شوێنی باشە وزە و تاقە و تواناکەی سەرف نەکرێت و مەجای بۆ نەکرێتەوە بە تاچید یاخود ئەبێتە گەنجێکی مردوو لە شوێنی بەڵێ یاخود ئەبێتە ئەجە باشە ئێمە گەنج وەڵامی بۆ ئەوە چیە یاخود ئەبێتە گەنجێکی مردوو لە شوێنی خۆی ئاپوچێتەوە ڕازیە بەو قەدەرەی کە بۆی دیاریکراوە دا ئەنیشێت بە دەردی خۆیەوە یاخود دەبێتە گەنجێکی یاخی گەنجێکی منحریف گەنجێکی لادەر بە شێوێکی خراپ و بە شێوێکی با بڵێن نامەشروع و بە ئیجتیماعی تعبیر لەو وزە و تاقە و توانایە کاتە سەر مەشروب خواردن سەرکاتە سەر با بڵێن خۆش مامۆستا دوای ئێمە سەرەوە کاک ڕاستگۆ سیاست هەمیشە بۆ جوانکردنی کۆمەڵگا و دیموکراسیەت و ئازادی بەکارێت بەڵام لە کۆمەڵگای ئێمە داوا نییە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە پێشێکی دەستخۆشی بەرنامەکەت لە یەکەم و یاخود ئەو جۆرە بیرکردنەوەی بۆ گەنج دروست نەکردو هەمیشە گەنج بە چاوێکی ترسەنەرسی سیاسەت دەکات بەس با پێشوەختە ئەمنوەکو گەنجە پێناسی گەنج بکەم
مامۆساوەکو مامۆسای ئاینی باسی کرد دکتۆری ژۆکە دکتۆر بەس بێ لە گەنجەکەشەوە وەریگرین پێم وایە گەنج یعنی فورسە یعنی هەل بۆ نمونە ئێستا درای ماوەسا عوسمان داوا لێبوور نەکەم بەس ماوەسا عوسمان بۆچی وە گەنجە لێرە دانانیشتووە چکە تەمەنی تێفەڕانوە وانە واتە گەنجی چەند ساڵێکی تەمەنە بە تێگرات 15 ساڵە ئەم 15 ساڵە پێوترێ گەنج فورسەیە کەواتە گەنج خۆی فورسەیە ئەگەر حکومەت فرسەی بۆ نەرەخسێنێت تاوەکو لەو فرسەی خۆیە ئیشێ بکات کاتە گەنج نییە من 15 ساڵ گەنجم لە دوایەوە ئەڵێن کامل بوو دوایەوەش پیرم کەواتە تێگرای گەنجی من فرسەیەکە لە دوایەوە جنای مامۆسا بۆ نمونە فەرمووی کاکشوانی ژەمان قسەی کردەوە کە گەنجە بێت پشت بەخۆی بەستێت بەس بۆ نمونە مامۆسام پرسیارێکم ئێستا من شەشم تەواو کردووە ئەسمە زانکۆ لە بوارێکا زۆر زیرەکەم حەزم لێ و لەو بوارە ئیشم کردووە و پێم وایە خولیای منە بەس دەرەجەی من ئەو بوارە نایانێ بۆ ئەو سیستەمی لە وڵاتەیە هەیە من پشت بەکێ بەستم نەک بەخۆم هەر ناتوانانی پشت بە کەس بەست یعنی هیچ حلت نییە بچیتە ئەهلی لە ئالیشا حلت نییە وش بۆ ئەو چینەیە کە دکتۆر باسی کرد بۆ نمونە گەنجی کەمانەیە گەنجی لە شارەز و سیارە دروستەکە ڕەحمەتی خوا لەبێ زێ سیارەیەک دروستەکە یعنی ئەگەر ئەم گەنجە هەلێکی بۆ بڕەخسێنیت سبەی کۆمپانیایەکت بۆ دروستەکە بەڵام پشت بەکێ بەسێ پشتی بەخۆی بەستووە گەنج لە وڵاتی ئێمە زۆر پێشکەوتووە ئەم قەت لەگەڵەوەیانی بڵێ لە کوردستانە گەنج زواکەوتووە ناوەڵ ئێسم گەنجێک 17 ساڵی مێوسە کەناڵێکی فەزای ڕای خۆم دەرەبڕم قساکەم ڕخناگرم دیری خۆم هەیە پێشکەوتویە بۆ گەنجی کوردستان بەڵام ئێمە هەلەکانمان لێ زەوت کراوە ئێمە دەست و پێمان بەسراوە من پێم وایە هەردە ساڵم بەڵام پێم وایە لەگەڵ باوکم هاوتام باوکم بۆ نمونە ئەو لە 40 ساڵ لای داوە بەڵام ئیشەکات دەوامەکە هیچ جەنگیش معاش وەرناگرێ ڕۆبە معاشێکی هەیە بە 6 مان چیەکات ئەرکی هەیە بەس مافی نییە منیش بەهامان شێوم منیش دەخوێنم هەوڵی خۆمەیەم ئەرکم هەیە ئەرکی خۆشم جێبەجێ کردووە بەس مافم نییە کەواتە چێگرا ئێمە گەنجمان پوکانوەتەوە من لە قسەی دکتۆرانی من نەمردووم ڕاستگۆ ئەو مافە خۆت زەوتە کردووە یا لیان زەوت کردووی ئێستا جاوتە دەمەوە بەس من لەگەڵ قسەی دکتۆر نیم ئەو گەنجەی کە هەبێت من ئێستا بۆ نمونە نەپوکێمەوە وەنە لاشە دەم بەڵام چی بکەم لە کۆتایە من گەنج نیم لەبەرەوەی گەنج بە فورسە گەنجە من توانام هەیە من ئیبداعەکەم اختراعیشەکەم بەس ئەگەر نێڵن ئەو کاتە منیش وەکو باوک مەژیم منیش بە دوای شتێکا بگەڕم ماڵانە معاشێکم بنێ و کێ نایڵێت کۆمەڵگە نایڵێت حیزب نایڵێت دین نایڵێت سیاسەت نایڵێ یەکەم شت لە وڵاتە سیاسەتە چون تێگرا ئێستا لە هەر کەس بپرسی گەر بۆ نمونە یەکێک لێی پرسی بڵێ حکومەتی هەرێمی کوردستان فاشلەیان حکومەتێکی سەرکەوتووە ئەگەر بڵێ سەرکەوتووە ببینێنی بۆ لای دکتۆر ئەوە کێشەی دەرونی هەیە خۆم محکەم کە زانێ حکومەتی هەرێم فاشلە بەڵام تێگرا ناشتوانی بڵێ حکومەتی هەرێم کەسی باشی تیانە کەسی باشیشی تایە کەس سەرکەوتوشی تایە بەڵام لە کۆتاییە لەبەرەوەی قیادەی فاشلە ئێمەی گەنجیش من لەگەڵ قسەی دکتۆرا تا ڕادەیەک هەم ئێمەی گەنج سەرکەوتومان زۆر تایە ئێمە مختەریعین ئێمە قساکەین ئێمە دیدی خۆمان هەیە ئێمە ڕۆژنامە نووسین ئێمە قسە لەسەر سیاسەکانیشمانەکەین بەڵام ئێمە دەست پێ بەسراوین ئێمە زۆرینەمان مدمین کراوین ناتوانین ینی دەست پێمان بەسراوە لە وڵاتێک کاچێکی کە تۆ قیادەکانی سەرەوەت هەموو شوێنێکیان لێ داگیر کردبێتی هەموو دەرگایەکیان لەسەر داخست بێتی ناچاری تۆش بە خۆ دانیشیت هیچت پێ ناکرێت ئەگەر حیزب هۆکارێکی سەرەکیە بۆ سەر نەکەوتنی گەنج بۆچی حیزبەکان لەو تەقلیدە کۆنە لەو تەقلیدە نانە دەرەوە بە شێکی مۆدرنانە کار بۆ گەنجام بکەن ئێمە لە حیزبەکانە ئیشەکەین بەڵام لە کام حیزبانە ئیشەکەین ئێمە لە حیزبێکە ئیشەکەین بۆ نمونە بە تێگرا خۆی معاشی ئەندامەکانی خۆی بۆ نادرێ خۆمە لە حیزبەکانی هەفتا پشتی خۆی تەقاوت کردبێ خۆ حیزبەکانی هەرێمی کوردستان کە ئەڵم سیاست قوربەسەریە بۆ میلەتی کورد کام سیاست قوربەسەریە مەگەر چی وڵاتی کورد بە کی هەرێمی کوردستانی بەدەسە ئەسڵ لەوەتی هەرێمی کوردستان حکومەتی هەیە 26 ساڵەوە بەدەستیەوە بووە دیارە بەدەستیەوە بە هەر مەسمان لەوانە خۆکاڵی سیاست تووڕەبوونی گەنج ئەگەرێتەوە هەموو تووڕەبوونی گەنج ئەگەرێتە بۆ سیاست ئەگەر تۆ بڵێ سیاست هەڵەیە سیاست خزمەتکردنی خەڵکە ئەمن سیاستەکەم گەورەش من سیاستەکەم ئێستش سیاستەکەم بۆی خزمەت بکەم بەڵام من ڕەخنەم لە سیاسەکانی کوردستانە نەک لە سیاست لە سیاسەکانی کوردستان لە کۆمەڵێکی دیاریکە و کە هەر ئەوان بوون و وایتر خوازانە تاکەی شەرەوانە بێنەوە ئێمە ڕەخنەمان لە سیاسەکانێ نەک لە سیاست دەست خۆش بێت گەنج دەتوانن ئەو فراغە سیاسیە کە لە کوردستان هەیە پڕی کاتەوە بەسم کە فراغی سیاسیە واتە ئەو تووڕەبوونی گەنج لە سیاست هەیەی پڕی کاتەوە گەنجێکی لێ هاتوو بچێ کارێکی سیاست بکە بەڵێ گەنج ئەتوانێت کۆمەڵێک هۆکار بکاتوانێت ئەو فراغە سیاسیە پڕ بکاتەوە بەڵام ئایا لە دوای پڕکردنەوە کێ لە پشتی گەنجە مشکلەکە ئەوەیە گەنج ئەو کوزە و تاقی هەیەی ئەتوانێت بەڵام کێ لە پشتێتی ئەو بیرۆکی هەیەی ئەو داهێنانی هەیەی ئەوێ ئەم کۆمەلگەی لە کۆمەلگەیەکی کۆنۆباتە کۆمەلگەیەکی قۆناقێکی گواستنەوە شتێک پێشکە ئایا کێ پشتی گەنجەگرێ
لە مەرحەلە گەنجێک شتێکی پێ ئەگەر دیقەت بێ گەورەکانی ئێمە سیاسیەکانی ئێمە کە لە شاقشۆ هاتون ئێسش هەر بە عەقڵی شاق بیرەکەنەوە ئللا ئەبێت نایاڵێ گەنج بەو شێوازە ئیشکار تۆ دیقەت بە لە هەڵبژاردنەکان لە پرۆسی سیاسی ئێمە ئەو گەنجانی کە ئیش ئەکەن إلا أبي لبشتي حزبك إلا أبي ألقى لجوء حزبك بيت. جنات وأنا فراغ بركاته أجر بهمان شو بكتو بعسيكيت. لكم اللي كل هتا أمر حلي لقى بريستين بمشي وازي بريس. بس خوش بيت. سواس. كدكتور. جنجي إما بعم قوشة جيرة. هم لمالا وهم لكم الجاكي. بيت بس بخوي بجي. جرالي مالا وناكات. بيوا أم جرالي نكردنا سركوتوي أكال جانيا. تاچن ام گنجانه وای لبکن که لو گوشەگیری ڕزگار بکەین. مەڵە وەڵی من پێشەوەی کە بچینە سەر جوابی پرسیارەکەی تۆ بەنسبەت ئەو کاکە خۆی مشکلەی گەنج لە وڵاتی ئێمە لە کێشە و مشکلە گەورەکان گەنجەوەی کە منفعل فاعل نییە یعنی خۆی فعل ناکات بەردەوام چاوەڕێی ئەوە کات باوچێک شتی بۆ بکات کەسێک لەسەرەوە مەسەرەن ئەو حیزبی بۆ دروستکات ئەو بیکا بەشت ئەو ڕێکخراوی بۆ دروستکات ئەو بیخاتە مەسەرەن مؤسسەیەکی صحافي مؤسسي شي باولين اعلامي بودا مزرين ما بس ملويكم مع مصاوتي وما مصاوتي جنج منفذه طبعا هو قصي فرانسيس بيكون بس براسيل لولات يما جنج لمسالي ايشوكارا خوي مبادرنيه كسي شي فاعلنيه او مبادرنيه ودس بيشكرنيه ابيد يشك هبد هەر نەبێت دەفعی یەکەم پاڵی پێوەنێت بۆ ئەوەی کە وەکو سایهرە چۆن چلفی لێ درێت بۆ ئەوەی کە بکەوێتە کار و لە دوا کەوتنەکار بەڕاستی تا ڕادێ کێشەی نامێنێت بەڵام تا ئەیخیتە کار پێویستی بۆ هەیە پێویستی بە یەکێکەیە کە بیخاتەکار و بۆ مەسەلەی کاکەش بۆی کە زوڵمم لێ نەکا من پێشووتر تەسیفی گەنجەکانم کوتم بە شەیشان خۆیان خەریکی ئەوەن بەڕێڕەوی ڕاست و بەڕێڕەوی ئاسایی و بەڕێڕەوی تەبیعی خۆیان ئاڕۆن ئەم جاهات مەسەرەوەی کە وتم خەڵک هەیە یعنی پێشووتر باسی ئەوم کە باوەڕم بەوە نییە کە گەنجی ئەمە بەشێکی منحرم بێت و بەشەکەی ئەوە بێت کە بە مەرد و باسمان کرد بەنسبەت جەنابیشتەوەش هەر سەفەتی بە هەموو گەنجانی ئەمە نییە کە مەسەلەی گۆشەگیری و مەسەلەی لاکەوتەی و مەسەلەی خۆخواردنەوە صفەتی هەموو گەنجانی ئەمە نیە بەڕاستی گەنج لەم وڵاتی ئەمە شت ئەکات گەنج جێدەسی دیارە گەنج خەریکی با ئێمە هەر لە سەفەتە سلڤیەکانەوە نەڕوانە گەنج من بەراورد بە حەزەکەم ئەمە بچێتە بواری دراسە و توێژینەوە بەراورد بە وڵاتانی دراوسێمان بەراورد بە وڵاتانی پێشکەوتووە وڵاتانی کە بە وڵاتی ڕەفاه بە وڵاتی پێشکەوتوو بە ناوبانگن یاخود ناوبانگ و شۆهرەتیان دەرکردووە ئەگەر بە زمانی مقارنە قسە بکەین ڕێژەی ئەو گەنجانی کە لە وڵاتی ئەمە و لە هەرێمی کوردستانە لادەرن سەرڕای ئەو هەموو قەیرانە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و ڕۆشنبیریەی کە هەمانە ئیتر ئەگەر ئەو ئینحرافە بریتی بێت لە ئینسحاب و کشانەوە لە کۆمەڵگا و دانیشتن لە ماڵەوە و گۆشەگیربوون یا بریتی بێت لە توشبوون بە نەخۆشیی نەفسی یا بریتی بێت لە جۆرێک لە جۆرەکانی ئینحراف بە دزیەوە بە پیاوکوشتنەوە بە بێنەزمی و فەوزاوە وەکو وتم سەرڕای هەموو ئەو کێشە قورسانەی کە لەم وڵاتە هەن لەواچێت لەوەیە مامۆساژ لەگەڵ مابێت وەکو من ئەو گلێم لە مامۆسایانی ئاینیشێک یەکەمتر ئەوان بەڵێ مەبەسم لەوەیە گەنجی ئێمە سەرڕای هەموو ئەو زەختانەی کە لە سەرێتی تا ڕادێشی باش لە دۆخی تەبیعی و لە چوارچێوی تەبیعی خۆیان ماوەتەوە ینی ئێمە ناتوانین بڵێن گەنجی ئێمە گەنجێکی گۆشەگیرە چونکە ڕۆژانە ئەبینین گەنج سایقە ڕۆژانە ئەبین گەنج مۆزەفە ڕۆژانە ئەبین گەنج ناومێدە زڕوو وای لێ کردووە بەڵام سەرڕای ئەو ناومێدێش دانەنیشتووە لە ماڵەوە سەرڕای ئەو ناومێدێش ئەزانی گەنجی ئێمە تا خەڵک لە وڵاتانی لە بازێ وڵاتانی لە بەشێک لە وڵاتانی دنیاە کە قەڕنی برسێتیە ها بەسەریا دانیشت تا ئەمرد بەڵام گەنجی ئێمە لە ناخۆشترین و لە خراپترین بارودۆخی سیاسی وڵاتانە لێرەوە ئەوەی کە لێرە دەستی نەکەوتایچوو لە ئەوروپا بەدەسێنە یعنی ئەگەر کابراایەک ناومێت بێت لێرە دانیشت بە دەردی خۆیەوە لە ماڵی خۆی دانیشت و دەرگاکە لەسەر خۆی قوفڵات تاکو خوار و حیچەشێت بەڵام وەکوتم هەموو حرەکە و جوڵێک لە چوارچێوەی وڵاتە هەموو حرەکە و جوڵەوە گەنجی ئەمە ئەوەیە کە توێتایەکی بەدەستەوە ڕۆژتاوەڕێ لە کۆڵانان ئاگەڕێت و تیکەیەنان بۆ خۆی بۆ دایک و باوکی بۆ کەسوکاری پیاکات گەنجی ئەمە مامۆسای ئاینیە گەنجی ئەمە مامۆسایە گەنجی ئەمە با بڵێن بەیتر ئەگەر شتێکیش لە ڕژبینی و شتێکی لە تەشاؤم هەبێت ئێفرازات و نەتایج دەرەنجامی ئەو زروفەیە کە هاتووە بەسەریان بە پێچوانەوە لەواشێت لە ڕووی علمیەوە ئەمە لەسرم کەوێت بەڵام ئەگەر ئینسان لەم وڵاتەیە بە شێوەیەکی گشتی و گەنج بە شێوەیەکی تایبەتی نیسبەیەک لە ناومێدیتیانە بێت لەواشێت ینی
ئەو تەفاعلی لە جێ خۆیانە بێت ینی ئێساگەر تۆ لەم کۆمەڵگایە زۆر جاری وایە تەفاعل لەبێت بە نەخۆشیێزانی ینی جاری وایە تەفاعل و گەشتبینی کە لە جێی خۆیان نەبوو کە زەمینەیەکی واقعی نەبووە بێ بە نەخۆشی تۆ عفوان چی دەرگا هەیە داخراوە ئەدەوەرە تۆ بیانی شتێکم پێ بڵێ کە گەشتبینێ بکە شتێکم پێ بڵێ کە تەفاعل دەباتێ لە وڵاتیا و ڕەشبین نەبێت کەواتە ئەگەر شتێکی ڕەشبینی هەبێت من ناڵم گەنج حەقێتی بەڵام لەوە ئاچێت تا ڕادەیە لە جێی خۆیان بێت دەستخۆش بێت مامۆستا گەنج و دین زۆر کات گەنجەکانمان دین تاوانبارەکەن بە زوڵم لێکردن ئەڵەن دین زۆر زوڵمی لە گەنج کردووە ئەیش بەو خۆشیانەی کە لە دنیا هەیە هەمیشە مامۆستا ئاینەکان لەسەر وتارەکانە باس لەوەکەن گەنج ئەبێ هەوڵبن بۆ قیامەت ئەمە تا چەند تەئسیری هەیە لەسەر گەنج و ناومێد بوونی گەنج بۆ ئەم دنیای کە ئێستاتایەتی لە ڕاستیا بەعکسەوە ئەسڵەن ئەوەندەی دین هانی گەنج ئەدا بۆ بەدەستهێنانی مەسائلەکانی دنیا چونکە دین و با بڵێن دین وەکو دین کە باس دینەکەن من لێرە بەسم ئیسلامە ئیسلام دێ ڕێخستنێکەکە لە نێوانی دنیا و قیامەتە هیچ کامیان بەتەنیا بەجێ نایەڵێ من بۆ نمونە لە ئەهلی اختصاصە ئیسلام هانی خەڵکەدا ئەهلی اختصاص بێ ئەهلی اختصاصی وەکو سەرەتا باسم کرد یعنی کاتێک ئیسلام هات بۆ دنیا دوورگەی عەرەبی سەرەتا لەوێ دەستی بە نەشونما کرد و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و باقی ئەسحاب لەوێ دەستیان پێ کرد هەموو ئەوانە گەنج بوون کە هات ئەو خەڵکی کە لەوێ بوون خودی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام قیرات و کتابەتی نائەزانی بەڵام لە دوایە هەر ئەو گەنجانەی کە لەوێ بوون بە ئیستیفادەکردنیان لە ئیسلامەتی و دینداری لە خودی قورئان و پاشان لە شخصیەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە کەیفیەتی تەطبیقەکە وای کرد هەر ئەمانە بوونە سەرکردەکانی 1300 ئەوەندە سەدا کە ئەو هەموو فتوحاتە هەبووە ئەو هەموو پێشکەوتنە هەبووە ئێمسا ئەماگەر بڕینەوە بۆ فترێک پێش ئێستا مەسەڵەن لە ئیبن هەیثەمەوە لە ئیبن سیناوە لە فارابیەوە لە غەزالیەوە کە لە دواییا دێ ئەمانە کێ بوون کێ پێی گەیاندن پاشان لە پێگانی ئەهلی اختصاصە ئیسلام فێرمانەکە فاسألوا أهل الذكر فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون دائما خلق بقرتوا أهل الاختصاص أما أهل الاختصاص بتجربة به بتشي أبي خو كسك نهات ولا سكي دايكو خيرا اشتيك فير بو بيت مثلا بنمونة قربياني نوا كاتك بيغمبر عليه الصلاة والسلام هجرة دكا أبو مدينة ئەوانەی کە هیجرەتیان کردووە هەندێکیان هەر بەدەستی بەتاڵ ڕۆشن هیچیان پێ نییە کاتێک گەچنە مەدینە فرسە هەیە مەسەن بۆ نمونە قسەی عەبدوڕەحمانی کوڕی عەوف هەیە کە دێتە ئەوێ خەڵک ئامادەن ماڵی بدەنێ سەروەتی بدەنێ بەس ئەو قبول ناکات دەڵێ بازاڕم پیشان بدەن ئەچمە بازاڕ ڕۆیشەکەم بۆیە کۆمەڵێک لە ئەسحاب کە کاتێک وەفاتەکەن زۆرێک لە سەروەتیان بەجێ هێشتووە مەسەڵەن چەند هەزار مەڕیان لێ بەجێ ماوە بەچی بە هەوڵ و تاقەیە کە کردویان اینجا بێمەوە سەر ئەوە ئایا گەنج لە ئیسلامدا کە بتەکرێ یان نەخێر تەشجیع ئەکرێ یەکێک لەو شەریحانەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام باسییان ئەکا کە دەچنە ژێر سێبەری عەرشی خوا لە ڕۆژی قیامەتە شاب نەشأ فی عیبادەتی الله فی عیبادەتی الله ئەمە نییە گەنجێک دایە من ئاوهای کردو کوزۆڵی کردووە سەلام لە کەس نەکەو لە سوچێکی مزگەوتا بێ کۆمەڵگەی ئەمڕۆی ئێمە وای لێ هاتووە ئەگە گەنجێک جۆرە خۆی بگۆڕێ یەکسەر کەسێکی دینی پێڵێ ئەو جۆرە خۆ گۆڕێنەوە حرامە یاد خۆت شێوازی قسەکردنی هەڵسو و کەوتی وای لێ کردووە و قەیەمی کودە بە کۆمەڵە یاساوە ئەزین چۆنە ئەمە دوو لایەنی هەیە لایەنێکیان ممکنە گەنجەکە لە حەدی خۆی چوو بێتە دەرەوە لایەنێکی تریژیان ئەو کەسێک کە پێڵە کێ پێڵە من پێڵە مەکومەلا یا گەنجێکی هاوتەمەنی خۆی پێڵە ڕفیقێکی خۆی پێڵە بە ناوی دینەوە ئەمە مشکلەیە گەورەترین مشکلی ئێستای گەنجی ئێمە ئەوەیە شتەکان ناگەڕنەوە بەلای ئەهلی اختصاص بەتایبەت لە دینە گەنجێکی خۆیەتی برادریەتی کاکە خەڵک بە خوێندنی جامیعە بە خوێندنی مەسەلەن ئەعدادێکی ئیسلامی نابێتە عالم نابێتە مەلایەکە ئێستا ئەکرێت کە من ئێستا پێم ناخۆشم قسەیەکەم بەڵام کارەساتێک کە بەسەر گەنجا هاتووە هەر لە مەجالە مادیەکە نهاتووە لە مەجالە ئاینەکەش هاتووە ئەو هەموو معاهید و مەداریسە ئیسلامیانی کە ئێستا لە کوردستانە بە کۆلێژەکانیژەوە نەک مەلامان بۆ پێگەناگەن هەر شتەکانمان لێ تێگەدەن ڕاستە مەسەل لەوچە من خۆم خریجی کولیە بم مثلا ماسترم لە لێکێک لە علومەکان بێت لە علومی ئیسلامیە بەڵام دین تەماشاکەین ئەم کەسە نەبووتە ئەهلی اختصاص وەکو باقی شتەکانی ترکە هەن باشە ئێمە من کاتی خۆی هاوارم کردو لە کولیە بووم بەعمیدی کولیەکەی خۆمان و ئەم قسەیان بتووە ئێستاش ئەیڵم طبیبێک پێ ئەگات
هەرچەند طبیب وەکو کابرای فارز ئەڵێ نیمە طبیب ڕۆح میبەرێت کابرای نیوە دکتۆر دین ئەبا گیانی خەڵک ئەبا بەس نیوە مەلاش دینی خەڵک ئەبا مشکیلەیە ئەمە یعنی فەرقی هەیە لەگەڵ ئەوە دەبێت ئێمە ئەو فەرقە بکەین ئەو کەسەی کە ئەو بەو ئەڵێ ئەوە حرامەیە حەڵاڵە کێ پێیوت ئایا کولتوری وڵاتێکی تری هێناوە بە وڵاتەکەی من یان خودی دین وای پێ ئەڵێ بەناوی دینەوەڵە ڕاستە بەناوی دینەوەڵە بەڵام پێویستە ئەم کەسە بێت پرسیار بکە لە خەڵکێک کە خاوەنی اختصاسە خاوەنی ئەزمون و تەجربەیەکی خوێندنەوەیکی قوڵ و وردی بە مەسەلەکانی ئاین هەیە نا ئەوە هەر کەسێک مەسەلەن بۆ نمونە مەسەلە دینەکانیش بە سیاسی کراون هەر کەس هەرچێکی پێ خۆش بێ ئەوە بۆ خۆی مباح و حەڵاڵ و دروستە هەر کەسی هەرشتێکی پێ ناخۆش بێ کۆمەڵ بەڵگەی بۆ دۆزێتەوە لەم لای هێنە لەو لای هێنێ جاری وایە بەڵگەکانیش ممکنە ضعیف و مەوزوعیش بن وەکو لەو گەنج بکەین یاخینە بێ لە دین وڵای ئەو گەنجە خۆی بۆ خۆی دەبێت ئەم گەنجە یاخینە بێ لە دین یەکەم جار بۆ خۆی لە معنای دین حاڵی ببێت تێبگا لەوەی دین هانی ئەوی داوە ئەو کەسێک کە سەرکردەی دین بۆ کەسی یەکەم بۆ وەکو پێغەمبەر سەڵات و سەلامی خۆی لەسەر بێ بێت ئاکار و ڕۆشتی ئەو بخوێنێتەوە بە وردی بە قوڵی بڕوا لە ئەهلی اختصاص پرسیار بکەن نەک ئەوەی لە نەیارەکانمانەوە مشکلەی گەنجی ئێستای ئێمە لە نەیارەکانی دینەوە تەماشای دین ئەکەن کەسێکی نەخوێنەوار بە دین دژی دین ڕاوەستاوەتەوە ئەمیش یەکسەر بێ قەید و شەر نەقدەکانی ئەو ئەیگرێ بە نەخوێندەواری لە دین ئەمیش دووبارەی ئەکاتەوە بەبێ ئەوەی نەگەنجەکە خۆی نەناقیدەکە بتوانێت تعبیرێکی قورئانی یا مەفهومێکی ئیسلامی وەک خۆی بخوێنێتەوە من زۆر جار دیقەتم داوانەیە کە دێن نەقد لە ئیسلام ئەگرن تحداکەم ناتوان یەک ئاەتی قورئان بە صەحیح وەک خۆی بخوێنەوە چجای بێن معنای بکەن کەواتە ئەوەی کە مشکلەی بۆ گەنجی ئێمە دروست کردووە لە ڕاستە هەڵەی هەندێک خەڵکی موسڵمان هەندێک خەڵکی ئەوەی کە پێوترێ مەلا و عالمی دینی وای کردووە وابێ بەڵام گەنجەکە دەبێت لەمە حاڵی بێ ئیسلامە خاوەنەکەی خوددایە پێشەواکەی ئەوەی کە تەنفیزی کردو بە خەڵکی ناساندووە پێغەمبەرە ئەوەی تر دوای ئەوە دێ ئینسان وەکو ئەو هەڵاکات دەست خۆش مامۆستا خاتونگیان هەمیشە کە باسی گەنجەکرێت باسی دەستی کاری کوڕ ئەکرێت باسی کچ ناکرێت هۆکارەکەی بۆچی ئەگەرێتەوە خۆیان کچان حەزیان لە ماڵەوەی یاخود کۆمەلگاڕی پێنایە دین ڕێگەی پێنایە هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە وەڵا زیاترەوە لەوانێ بگەڕێتەوە سەر کۆمەڵگا چکا لە پێشتر ئێمە بینیمانە کەمتر ئافرەت لە دەرەوە کاری کردووە بەڵام ئێستەوە تا دەبینین کەەوە کەم ئافرەت هەیە لە ماڵەوە بێ هەمویان وردە دێنە دەرەوە کار دەکەن بەڵام پێم وایە دەبێت کارەکانیش کە بۆ ئافرەت دادەنرێت لە توانای خۆی دابێت و بە پێی مەجای خۆی بیانی ناکرێت ئافرەتش هەموو کارە بکات واتا کۆمەلگا کاریگەرە بەڵێ کۆمەلگا کاریگەرە بە دڵنیاییەوە خودی ئافرەتش خۆی کاریگەرە هەنێکی هەیە حەزی لە کاری دەرەوە نییە ئەوەشیان دەکەرێتەوە سەر خۆی دەست خۆش بێت ئەم گەنجانە کامتان کۆمنتێکی ترتان هەیە لەسەر باسەکە وەڵام من یەک کۆمنتمە بوو لەسەرەوەی کە پرسیارێک کرد کە ئیسلام گەنج سەرقاڵەکە بە قیامەتەوە یان شتێکی لە بابەتە ئێمە بێ بەرچاوڕوونتر قسە بکەین چون خوا پرگارە فەرمی وەلا تەنسە نەسیبەکە فی الدنیا دایما وەسە زاناترە کە ئێمە لە دنیاە پشکی خۆمان لەبیر ناچێ من پشکی خۆم لە دنیاە کەسێکی سەرکەوتوو بم و ناجح بم هەر لە دینەکەشمە فێرە بم طەلەب العلمی فەریضە لەسەر هەمومان مسلمین ئەو مسلمە من ئەو دادەیە ئەو کاکەیە برا خوشک پیر گەنج لاو طەلەبی علم واجبە لەسەری یعنی من لە زانانی مسلمانی خۆمەوە فێرە بم کە هەموو تەکنۆلۆژیاکانی ئەوروپا ئێستا ئەسڵەکەی بۆ مسلمانان نەگەڕێتەوە ئێستا منی گەنج تۆزە گەنجانی مسلمان کەوتونەتەوە دواوە ئەوە هەڵەیە ئەسلی مەسەلەکەی بکەیتەوە پێشەوە طەلەبی علم واجبە فەریزەیە گەنجانی مسلمان واجبە لە سەریان بە شوێنی علم کەون بە شوێنی علم نەکەون بەشێکیان لە دین جێبەجێ نەکردووە دەست خۆش بێت مامۆستا چۆن بتوانم گەنجێکی سەرکەوتوو ئامادە بکەم بۆ ئایندەی وڵات ئەمە ئاخر سوالماکە لێتەکەم من وەکو ماوسایەکی ئاینی ئەم قسەیەکەم بە سەریحی هەر گەنجێک بتەوێ خزمەتی وڵات و نیشتیمانی خۆی بکات پێویستە گەنجێک بێ خاوەنی فکر و منهەجێک بێ کە نێوانی خۆی خوا ساغ بکاتەوە بەردەوام خی گەور و پەروەردگار بە چاودێر بزانە بەسەر خۆیەوە و بۆ مستەقبەلیش بزانێت کە لێپرسینەوەی هەیە ئەو کات ئەتوانێ هەنگاوەکانی بەباشی بە چاکی هەڵبگرێ نەدەبێتە گەنجێکی تەمەڵ و تەوەزەل و نەدەبێتە گەنجێکی مشەخۆر و وەک ئەوانەی کە ئێستا بینین دەبنە دڕندەیەک کە دەست بخەنە بینە قاقای کۆمەڵەکە کەواتە دەبێت گەنجێک بێ هەم خوا بە چاودێر بزانێ بەسەر خۆیەوە و هەم چاوەڕێ ئەوەش بکات لەسەر هەموو کارەکانی پاداش و سزا وەربگرێ و طبعاً ڕێکیش بخرێ
ئەو هەر بە قسەنە ڕێک بخرێ و کاتە دەبێتە گەنجێکی باش و چاک و پەسەند. دەست خۆش بێ کا دکتۆر هەمان سوال ئەگەر لە تۆی بکەمەوە چۆن بتوانم گەنجێک ئامادە بکەم داهاتوێکی باش و کۆمەلگار ئیسفادەی لێ بکات. وەڵی ئەوە بەبلێ یەکەم کەوتۆتە سەر حکوومەت و کۆمەلگا حکوومەت دەبێت گەنج بک بە بەشێک لە پلانی گەشەی مرۆیە تەنمەی بەشەری ئەوە لە هەمووی مهمترەوە خول و دەوراتی جیاواز بکاتەوە بۆ ئەو کەسانی وەکو کاکە وتیان مەسەن تۆ ئێستا کابرا سیرەکەی ناتوانێت خوێندن تاواکە یا حەزەکە بخوێنێ بەڵام ناگاتە ئاسیزان کۆ ناکرێت تۆم گەنجەوازێ بینی هەروە بڕوا و تاقەیەکی پێێتی خۆشی نەزانێت علاقە لە بێتەوە یا بکرێ بێ هوشار بکرێتەوە بێ بخرێتە کەناڵیزە بکرێ بخرێتە کەناڵێکی دیاریکاوە مەسەرم کەسە توانای ئەوەی هەیە لە مەجای فیتەریا ئیشکە پیاوە لەواچێ دەگەرم گەنجە لەواچێ بچێتە منطقە سەناعەکەیشی دەست نەکەوێت بەس ئەبێ خۆ مەجال و فرسەتیەوە هەبێت حکوومەت دەورەی تایبەتی بۆ بکاتەوە بە چەند ساڵێک پێگەێنێ بۆ ئەوی کە بیکاتە کەسێک کە دەستی کار لە کۆمەڵگەکەی کاری پێ بکە. ئەو کەوتۆتە سەر گەنجەکانیش خۆیان گەنج خۆی ئەبێت حروک بێت گەنجە بێ بگەڕێت گەنجە بێت محاولەی هەبێت دەبێ سەرکە بەو کونوکە لەبەرە مەشروع و با بڵێن بەجیانەیە کە ئیشی بۆ گەنج کە فەرسەتی بۆ گەنجایە ئەو پێم وابێ ئەمە ئەتوانێت گەنج بەرەو پێشخا بەس یەک قسە ماوە لە ئاخیرا مەرجنی ئەوەی کە گەنج کردی هەمووی حکمت بێت دێمە خۆسێ مۆخیگا هەبوو ڕئیسی ئۆرگۆی بوو کابرا تەمەنی 35 ساڵ و بە سەرۆک لە گەنجەکانی ئێمە کە ئێستا ئێمە خۆمان لە وڵاتێکان گەنج حکوممانەکات جوانتر و لە بەشارەسەر جوانتر حکومی ئەو وڵاتێکی مە بەسم لەوە نییە لەوەیە کە گەنج مەرجنی ئەوەی کە پێێتی حکمت بێتەوەی کە پێێتی ڕاستی بێدەوەی کە گەنج کردی لەجێ خۆیان و ئەوەی کە پیر کردی شتی سۆک و بەسەر چووە. دەستان خۆش بێت دوبارە بەخێر بێن ئەزەتان کێشە پرسی گەنج بە بەرنامەیە یا خودوانی تر کۆتایی پێنایێت گەنجی وڵاتی ئێمە ڕۆژ بە ڕۆژ کێشەکانی بەرەو زیاد دەبێت هەتاوەکو پرۆگرامێکی تر خواتان لەگەڵ.